دایکان و باوکانی بەڕێز یاخوا بەخێر بێن سەرچاومان. ئەمڕۆ لە شاری کەرکووک دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری خۆراکی بە سەر 100 هاوڵاتی نابینا و خاوەن پێداویستی تایبەت دابەش کرد کە یەکێکە لە پرۆژە خێرخوازەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ڕایگەیاندووە. ئەڵای بۆ نابینایان بە تایبەتی بۆ کەم ئەندامان بەگشتی زۆر زەرورە چونکە مانگێکی موبارەکە زۆر کەس هەیە لەم کاتە پێویستی بە خواردنە بە هاوکاریکردنە هیوادارم نەک تەنها لە مانگ ڕەمەزان بەڵکو هەموو کاتی هاوکاری نابینایانی شاری کەرکووکەن بە کەم ئەندامەکانیانەوە بە نەتەوەکانیانەوە چونکە ئێمەی نابینا ناتوانین هیچ کارێ بکەین بەس تەنها چاومان لەدەست خوایە و ئێوە ئینشەڵڵا هاوکاریمانەکەن زۆر سوپاستان دەکەم. ئێمە دەستخۆشیتان لێ ئەەکەین بەرنامەی بەخشین هەستاوە بەم کارە بەڕاستی خوای پەروەردگار ئەفەرمێت تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. اینجا ئەم بەرنامەی بەخشینە هەستاوە بەم کارە بێگومان هەستاوە بەو کارە بەڕاستی بێگومان ئەوش تعاونێکە بۆ بڕ و تەخوا بەڕاستی ئەم هەستاوە بەم کارە ئێمە زۆر سپاسیانەکەین دەستخۆشییان لێکەین هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن هەمیشە پەرەدەن بەم کارە خێرخوازیانە. دەستی خێریان لەناو ئەم کارەیە هەبووە ماندوو بوونە لەگەڵمانە. هاوکات سەرۆکی لەقی کەرکووکی یەکێتی نابینایانی کوردستان وێڕای دەستخۆشی لە دەستگای بەخشین داواش دەکات خێرخوازان هاوکاری ئەو چینە هەژارە بکەن تا بتوانن ئاسایی ژیان بگوزەرێنن. سەرپەرشتیاری دەستگای بەخشین لە کەرکووک ئاشکرای دەکات دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان چەندین پرۆژەی ڕاگەیاندووە لە مانگی ڕەمەزان بە مەبەستی هاوکاری هەژارانی کوردستان. دیارەیشە لە هەرە بەرنامە جوانەکانی بەخشین ئەوەیە کەوا هاوکاری خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بکات. بۆیە ئەمڕۆ بە خۆشحاڵی و نزیکەی سەد خێزانی نابینا و کەمبینای کەرکووک بێبەش نەبوونە لە بەرنامەیەدا. بەخشین پێشودا بەس تەنها لە شاری سلێمانی بوو بەڵام نزیکەی 2 ساڵە کەرکووکش خۆشبەختانە سودمەند بۆ خەڵکێکی زۆر لەو بەرنامەدا هاوکاری کراوە پاڵپشتی کراوە. بێگومان ئەمە هەنگاوێکی زۆر جوانە تەنها لە کەرکووکش نییە بەو بێگومان لە هەموو شار و شارچکانی کوردستانشی کردوێتەوە. ئەمە جوانی ئەوە دەگەێنێت کە خەڵکی هەمیشە خەڵکی نابینا و کەمبینایانی لە یادایە. لە درێژەی کار و چالەشەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە ئەم ساڵ لە مانگی ڕەمەزان هەڵ دەچێت بە هاوکاریکردنی 4,000 ماڵی هەژار لە شار و شارچکانی کوردستان. دیارە ئێمەش وەکو نووسینگەی بەخشینی کەرکووک هەڵساین بە هاوکاریکردنی نابینایان ئەمڕۆ کە بریتی بوون لە 100 ماڵ دیارە هەر بۆ هەر ماڵەی یەک سەبەتەی خۆراک لەو خۆراکی کە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ئامادەکراوە. دیارە ئێمەش بۆی ئەم هاوکاریەمان کرد بۆ ئەوەی ئەم چینەش وەکو خەڵکێکی ئاسایی لە مانگی ڕەمەزانە ژیانی خۆیان بگوزارێنن. دەستگای خێرخوازی بەخشین لە بەرنامەیدایە بە هاوکاری خێرخوازان هاوکاری زیاتر لە 4,000 خانەوادەی هەژار و کەم دەرامەتی شار و شارۆچکەکانی کوردستان بکات. هەر بۆیە هەموو ساڵێک دەستگای خێرخوازی بەخشین خانەوادەی هەژاران بەسەر دەکاتەوە بۆ ئەوەی وەکو هەر خێزانێکی تری ئاسایی ژیان بگوزەرێن و سفرەیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕازاوە بێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.